باسی هەفتە با زۆر باشتر بوو لە 6 هەفتە. ساڵەکانی بواری هاتووچۆ داوا دەکەن ڕۆشنبیری هاتووچۆ بخرێتە پرۆگرامی خوێندن. مامۆستایانی ئاینیش دەڵێن هەر شوفێرێک سەرپێچی یاساکانی هاتووچۆ بکات گونەهبار دەبێت. ئەگەر بکرێت زەحمەت دەبێت چاوی تەمەن ببێت. بە بۆنەی ڕۆژی جیهانی قوربانیانی هاتووچۆ ڕێکخراوی ڕۆشنبیری هاتووچۆ سیمینارێکی لەژێر ناونیشانی هاتووچۆی تەندروست لە ڕوانگەی شەریعەت و یاسا بۆ ژمارەیەک مامۆستای ئاینی ساز کرد. ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی ئێمە ڕۆڵێکی یەکجار گرنگ و یەکجار کاریگەرە. 2000 کۆمەڵگەی ئێمە پەیوەستن بە مامۆستایانی ئاینی 2000 ئێوانە هەفتە یەکجار لەگە مامۆستای ئاینی لیخاو دیداریان هەیە. بەڵێ ئێمە دەبین کە ڕوودا و کارەسەتەکانی هاتووچۆ لە هەرێمی کوردستان یەکجار زۆر بوون کە لە باقی نەخۆشیەکانی نەخۆشی کوشندەکان و خۆکوشتن و نەخۆشی ترسناکان زۆر لەوەی زیاترە. پێویستە لەسەر مامۆستایانی ئاینی و مامۆستایانی ئاینی و پەروەردە و سەرجەم توێژەکان گرنگی زیاتر بە سێکتەری هاتووچۆ بدەنەوە. لە ئاینی ئیسلام هەر کەسێک زیادەڕۆی یان سەرکێشی بکات لە بابەتێک کە ببێتە هۆی زیان بۆ خۆی و دەوروبەری بە تاوان ئەژمار دەکرێت. مامۆستایانی ئاینیش دەڵێن ئەگەر شوفێرێک بەهۆی تیژڕەوی یان سەرکێشی کردنی کەسێک بکوژێت یاخود بۆ خۆی بمرێت ئەوە دەبێتە بکوژی بەهەڵا. پێویستە شوفێر پابند بێ بە هەموو ئەو یاسایانەی کە مخالفی شەریعەتی ئیسلام نینە. ئەو یەک دووەم ئەو شوفێرەی کە زیادە ڕۆیی دەکە لە هاژوشتن بەڕاستی خۆی تووشی معڕەزی قەتل دەکاتن و خەڵکیش تووشی کوشتن دەکاتن ئەوە دەچێتە خانەی کوشتنی بەهەڵا نەک خانەی ئینتیحار. ئینتیحار ئەوەیە بخۆت بکوژی بە ئیرادەی خۆت بەڵام ئەوانەی زۆر لێ دەخڕن و لە حدودی خۆیان تێدەپەڕن ئەوە دەستە خانەی قەتلی بە خەتە هەم کوشتنی خۆیان بەهەڵا کە تێیدا تاوانباردن چکە و نەفسەی خۆت نییە خوا سوبحانەوە تەعالە وەک وەدیعەیەک دایتێ دەستە و هەم خەڵکی دیش تووشی کوشتن دەکەن. خوای گەورە لەسەر ئێمەی داناوە لە هەموو ژیانماندا لە هەموو کار و پیشەیەکماندا پابەند بین بەو یاسا و ڕێسایانەی کە لە بەرژەوەندی مرۆڤدان. بۆیش ڕێگای شوفێری ئەوڕۆ هاتووچۆ وا ڕێکخراوە چونکە قەڵەباڵغی ئیزدیحامێکی زۆر لە ناو شار و شارۆچکانە دروست دەبێت. ئەگەر پابەند بوون نەبێت بە یاساکانی هاتووچۆ ئەوە تووشی زۆر لە ئەزیەت و ئازار و ئەشکەنجە ئەبین و تووشی جەنە دەستدانیش ئەبین. بۆیە پێویستە هەمومان بەڕاستی پابەندی یاساکانی هاتووچۆ بین. ساڵانە لە هەرێمی کوردستان بەهۆی خراپی ڕێگاوبانەکان و تیژڕەوی شوفێران و هێنانی ژمارەیەکی زۆری سیارەی بێکواڵێتی بە هەزاران هاوڵاتی دەبنە قوربانی ڕووداوی هاتووچۆ. تەنها لە 10 مانگی سەرەتای ئەم ساڵدا لە شاری هەولێر 1119 ڕووداوی هاتووچۆ ڕوویان داوە کە لە ئەنجامی ئەو ڕووداوانەدا 214 هاوڵاتی گیانی لەدەست داوە و 1212 هاوڵاتیش زامدار بوونە جگە لە زیانێکی زۆری مادی. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.